بەڵێ ڕەوەند پەیوەند سلااوان لەبێت بانیتان باش بێت بەینی بینەرانی ئازیزمان باش بێت دیارە بێگومان 25 کانونی یەکەمی هەموو ساڵێک لە تەواوی چیان و لە سەرانسەری گیان و لە هەرێمی کوردستان و لە شاری بەغداد یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە بێگومان بۆ ئەمڕۆژ ئێمە لە شاری سلێمانی لەنێو کەنیسەی ماریوسفین بێگومان بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە میوانان و کەسانی خوشک و برا مەسیحیەکان و لە هەمان کاتە مامۆستایانی ئاینی و کەسە بەرپرسەکان و کەسانی حیزبی و سیاسی ئەمڕۆ لێرە ئامادەن بێگومان نوێژی گەورە لە نێو کەنیسە تاو بووە ئێستا تەواوی میوانە خۆشەویستەکان هاتوون بۆ نێو میوانخانەی کەنیسەی ماریۆسف لە شاری سلێمانی وەک ئەزانرێت لە شەوی 24 لەسەر 25 یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە نێو کەنیسە و کڵێساکانە بەرزڕ ئەگیرێت تەواوی خوشک و برا مەسیحیەکان لە سەرانسەری گیان و هەرێمی کوردستانە لە نێو کڵێساکانە کۆبنەوە بۆ ئەوەی پێڕەوی دابوونەریتەکانی خۆیان بکەن هەم نوێژی گەورە بکەن و لە هەمان کاتە ئەو خواردنانەی کە هەیە هەوکاری شمێنەکانتان بۆ گوازێتەوە ئەو خواردنانەی کە هەیە لەم ڕۆژەیە زیاتر گرنگی پێیان زیاتر ئامادەی ئەکەن و زیاتر پەیوەندیە کۆمەڵایەتەکانیان لەگەڵ یەکە بەهێز ئەکەن و بیریشمان نەچێت با بڵێن ئەگەر هاتوو ئاسی ڕۆشنبیری کەسەکان بەرز بوو پێکەوە ژیان لە نێوان تەواوی ئاینە جیاوازەکانە زیاتر گرنگی پێدرێت هەر بۆیە پەیامی کەنیسە ئەو پەیامەیە کە هەمیشە ئەوێ ئاشتی و ئارامی و خۆشەویستی لە نێو تەواوی کەسەکانە زیاتر دووپات کاتەوە ئێستا بە ئامادەبوونی خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد و لەگەڵ مامۆستا ئەیمن و بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە میوانانی خۆشەویست و تەواوی ئەو کەسانش کە کەسانی مەسیحین لێرە ئامادەن تاوتوی هەندێک لە بابەتەکان ئەکەن و لە هەمان کاتە باسی ئەم جەژنە ئەکەن لەبەرەوەی وەکو جژنی مسلمانان ئەمانیش بۆنی تایبەتیان هەیە پیرۆزبای ئەم جەژنە لە یەکتری ئەکەن و لە هەمان کاتە بە تەمەنە جیاوازەکان لە نێو کڵێساکان ئامادە بن و لە هەمان کاتە بە جلوبەرگی نوێ و بە ڕوخسارێکی تایبەتەوە ئەم بۆنە یاخود ئەم ڕاستیمە زیاتر بەرزڕاگرن جا بۆ ئەوی زیاتر لەسەرم پەیامە بدوێن پێمان بخۆشە بچینە لای خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد لێستا سەرقاڵی هەندێک گفتوگۆن پێمان خۆشە بچینە لایەن هەندێک پەیامیان لێ وەرگرین ئەگەر هاوکارم لەگەڵم بێ خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد وان لەگەڵا بێت خاتو شاناز سلااوت لێبێتم کاتت باش بێ هەر با لەوە دەست پێ بکەین زۆر زۆر سپاس لەم ڕۆژە تایبەتەیە لەم ڕاستیمە تایبەتەیە چ پەیامێکتان هەیە پێشکی پیرۆزبایی لە هەموو کریستیانەکانەکەم بە تایبەتی لێرە لە شاری سلێمانی لە هەرێم لە هەموو عێراق و لە هەموو جیهانە هیوای ساڵێکی پڕ لە خۆشی و سەربەرزی و کامەرانیان بۆ ئەخوازم و پێیان ئەڵێم کە ئێمە بەبێ یەک هیچ نین کە ئێمە ژیانمان بێکەوە بووە لە خۆشی و ناخۆشیە یەکی کەسی یەکتری بووینە و هیوای ساڵێکی پڕ لە ئاشتی و ئارامی بۆ هەموو لایەک بخوازم خاتو شاناز ئەوەی کە هەیە تەواوی مەسیحیەکان و هەم کەسانی مسلمانیش هەمیشە پەیامی ئاشتی و ئارامی و خۆشەویستی بۆ یەکتری دووپا دەکەنەوە تا چەندە لە هەرێمی کوردستان مەسیحیەکان دڵخۆشن بەوەی کە پەیوەندی لە نێوان ئاینە جیاوازەکانە زیاتر گرنگی پێدرێت تەبانەوە زۆر جێگەی دڵخۆشیە ئەوەیە کە یەکگرتووی ئێمە دەرەخا کە جیاوازی گوێنادرێتە جیاوازیەکانی کە هەیە لەبەرەوەی لە سەرەتاوە هەروەکوتم ئێمە کەسی یەک بووینە و ڕێز لە بۆچوون و ئاین و مەزهەبی یەکتری ئەگرین و ئەوە شوای کردووە کە ئەو هەستە بەو خۆشی و جوانی بمێنێتەوە زۆر سپاس بۆ وتەکانتمان کردی زۆر سپاس بۆ خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد سپاس بە وتەکانی ئێستاش پێمان خۆشە بچینە لای قەشە ئەیمن مامۆستا ئەیمن سلااو لێ بە ئەفو شانازخان سپاس بۆ تۆ مامۆستاگیان بفەرموو بە ڕێزیشتان سپاس دەکەم مامۆستاگیان سلااوت لێ بێتم کاتت باش بێت ئەم ڕۆژەتان لێ پیرۆزەکەین سەرەتا بەهەر لەوە دەست پێ بکەم تەواوی ئەو مەراسیمەی کە بەڕێوە چوو لە شێوی 24 لەسەر 25 چالاکیەکان تا چەند بە شێوازێکی باش بەڕێوە چوو بەیانتان باش جژنی لەدایکبوونی مەسیح پیرۆز بێ بۆ هەموو لایەک و بەتایبەت بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستان و شاری سلێمانی
لە دوێنیەوە دەستمان پێکرد بە مەراسیمی جەجن قداسی جەجن سەعات 8 بوو دوێنێ و خەڵک هەر یەم بۆ کەنیسە و وەکو چۆن ڕێو ڕسمی تایبەتمەندی خۆی هەیە ئەو جەژنە بە تایبەت ئەوە ئاگرگرتنی وەکو چۆن ئاگری ئەم جەژنە ئەوە لە سەرەتاوە دەست پێ کرد وایەوە کە چوین بۆ ناو کەنیسە خەڵک زۆر هاتن و ئەو تەقادمە و ئەو ڕێوڕسمە و ئەو تەفاسیلە ناو قداسەکە شتێک وەکو چۆن خۆی نوێژ و دوعا و نزە و بەتایبەت نوێژەکەمان بوو لەسەر ئاشتیە کە نەمانەوەی و داواکاری نەخوا گەورە ئاشتی ببێت لەسەر ئەم زەویە. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ وتەکانت دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز قەشە ئەیمەن سپاس بۆ خاتو شاناز ئیبراهیم ئەحمەدیش خانمی یەکەمی عێراق بێگومان و کۆی کە پێشتر ئاماژەمان پێکرد بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە میوانان لێرە ئامادەن ئەم ڕێوڕسم و ئەم ڕاستیمە زیاتر بەرز ڕائگیرێت دووبارە ئێمەش لێرەوە پیرۆزبایەکی گەرم لە تەواوی خوشک و برا مەسیحیەکانمان ئەکەین بە ئومێدین ئەو پەیامی کە هەیە کە هەمیشە پەیامی کەنیسە پەیامی ئاشتی و ئارامی و خۆشەویستی و ئاشتەواییە لە نێوان پێکاتە جیاوازەکانە هەر بۆی ئەگەر لایانی ڕۆشنبیری کەسەکان هێندە بەرز بوو ئەم پەیامەش زیاتر دووپات ئەکرێتەوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمان.